ئەم شوێنە بوو کە من شەڕم لە پێناوی دەکرد ئاخری وەرم گرتەوە سپۆنسەری کەسشم نایە دەرۆزەکردنیمە من دەرۆزەکردنیم چونکە دەیان زار وعدی سپۆنسەریان دایبێ دەمەوێت فەرهاد پیرباڵ شعارم ئەوە نییە بە تەنیا سەرکەوە دەمەوێت بە تەنیا سەرکەوە گازێک لەوەی بگرم ئەو کەپرا لافاوی ئومێد خۆشناوی بردیتی ئەوە زمانی کوردیە یعنی کە دەیتە سەرەوە بۆچی زمانی کوردی زمانی من کوردی نییە ئێوە زمانی کوردی کێ بۆی نییە بێتە ناو ئەم ڕێستۆران پیا و بە تەنیا بە تاقی تەنیا نابێ بێ ئیلا ئیدارە بیناسێ شکاوە لە هەموو شوێنێک پڕە لە سەرخۆش و چیوانە یەک کەس بۆی هەیە ئایلەیەک ئیزاز بکەوە مامۆستا با پارتی بەبایەکی ببا گۆڕامی باە گرتووی باسبی بەس دیفاع لە مامۆستا بکە برام ئەوە مامۆستایە لە بنەوانیە لەگەڵ ئەوەی ئیش دەکا ڕێیان کلدانی باشە ئەوە دەگۆڕم ئەوە لیژەوەی دەکەم کاتەکەشمان پێ ڕۆژی یەکشەم لە سەعات پێنجی ئێوارەوە ئێرە بەدلی ئێوەیە ئێوە پایتەختێکی فعلەن جوانن دکتۆر گیان سڵاوی خات لێ بێ بەخێر بێن حاڵەت ماندووی چاوەڕێتانم دەکەن وەڵام ماندووم چکە لە سەعات هەفتەوە ئیش دەکەم دکتۆر سەحەتت چۆنە بە ئیشکردنەوە زۆر باشم چونکە ئیشکردن ئینسان دەگۆڕێ ئینسان سەحەتی باش دەکات دڵی خۆش دەکات خۆ پەتاو شتت نەگرت ئومێدی دەداتێ نە پەتام نییە ئەلحەمدوللا بەڵێ بینەرانی پایتەخت میدیا من لە لای دکتۆر و نووسەر و مامۆستای زانکۆ و فەیلسوفە خۆشەویستەکەی کوردم ئەویشیان دکتۆر فەرهاد پیرباڵە ڕێستۆرانتی پەتاتە خۆرەکان ئەم ڕێستۆرانتەیە کە دکتۆر لەم ماوەیەکی نزیکدا دەیکاتەوە ئەمە شتێکی زۆر نوێیە کە دکتۆر ئەنجامیداوە دکتۆر لەسەر ئەو بابەتە دەمەوێت گفتوگۆ بکەین بەڵێ چۆنە ئەم ناوەت هەڵبژاردووە کە بەرهەمێکی جەنابتانە کە لە بەڵێ کۆمەڵە چیرۆکێک پێک هاتووە باس لە بابەتی تراژیدیا و چۆن ئەم ناوەت هەڵبژاردووە بۆ معلومات دەکرێتە فیلم ئینشاڵڵا پەتاتە خۆرەکان ئەوە خەریکن پەتاتە خۆرەکان ملەتی کووردە لە کۆمەڵە چیرۆکەکەشم دیارە یعنی هەموو کورد کە هاتمەوە پەتاتی دەخوات ئەجا ئەو کۆمەڵە چیرۆکە بنووسی پاشان بیرم لەوە کردەوە کە شوێنێک بۆ ئایلەکان ئەوانی منیان خۆش دێ داهاتن ئێرە بۆ گەنج بۆ تەڵەبە بە تایبەت بۆ خەڵکانێک کە لە دوای شوێنێکی ئارام و خۆش و نەجیب زادانە دەگەڕێ محتەرەم دەگەڕێ دابنیشێ گفتوگۆ بکە یەکتر ببینێ بۆیە بەگشتی ناوم لێ ناوە ئارت مۆڵ ئارت مۆڵی فەرهاد پیرباڵ هەر ئارت مۆڵ ئارت مۆڵ یعنی چێە فامیلی مۆڵ یعنی ئەوەی کە ئایلە کۆ دەکاتەوە ئارت مۆڵ یعنی ئەوەی کە هونەر کۆیان دەکاتەوە با بچینە ژوورەوە مۆسیقای لێیە ئەمە بینی ئەوەستێجێکە بۆ ئەوەی فرێمەدە لێرە ئەنی لای مۆزیکیشی دەبێت لێرە بەڵێ ئەمە چار پارچەیە ینی چار بەقەدەرەوەیە دوو بەش دیکەی لە ژۆرێ وەرحاصل ئێستا لە کاتی تعمیراتی نێستا دەچێ ژۆرێ دەبینی با بچین ئەمە ستێجە هی گۆرانی کوتن هونەرمەندی بەناوبانگ دێ دەنجی خۆش شاباز قەول وا بوو 21 مانگ بێ حەیرانی بم بەڵام ڕێککەوتین کە بیخەینە ڕەنگە سەری ساڵ ڕەنگە کات سەری ساڵ نازانم جارێ نازانم بەڵام هونەرمەندی گەورە دێ ئەی کێ سپۆنسەر دەکات دکتۆر لە ناو باخچەکە سێرە و باخچە خۆشە واو سێر هەتا ئەو سەری دەڕۆ مەساحەتی فراوانە ئەم شوێنە بوو کە من شەڕم لە پێناوی دەکرد ئاخری وەرم گرتەوە دکتۆر دەمەوێت ئەوە بزانم کە کێ
بۆ ئەم کارە ناوازەیەت پشتگیری دەکا یاخود چۆن دەڵێ سپۆنسەری دکتۆر فەرهادە سپۆنسەری کەسشم نایە دەرۆزەکردنیمە من دەرۆزەکردنیم چونکە دەیان زار وعدی سپۆنسەریان دایبێ دەمەوێت فەرهاد پیرباڵ شعارم ئەوە نییە بە تەنیا سەرکەوە دەمەوێت بە تەنیا سەرکەوم گازێک لەوەی بگرم بە تەنیا سەرکەوە بەتەنیا وەکو فەرهاد پیرباڵ تەحەدا دەکەم ئەوە لەسەر تەلەڤیزیۆنیەوە دەڵێم یەک سپۆنسەری مۆرگت بێ چکە هەمووی گاڵتە جاڕن هەرچی ملیۆنێر هەیە هەرچی ملیۆنێر هەیە بەو قەڵەمەیان ناگۆڕمەوە سپۆنسەری کەسشم نایە بە تاقی تەنیا سەر دەکەوم دکتۆر ئەمە شوێنی پێشوازیە برای من ئێرە ئەوە چەند جارە سەیری ئەو شوێنە جوانەکە ئەوێ کامێڕی بکەوتە سەرێ ئەها ئەو بەری ئەو کەپرا ئەو کەپرا لافاوی ئومێت خۆشناوی بردیتی جۆلەیە داوام لێی کردیا بەس دەڵێم ئەو کەپرم لۆ چاکەنەوە هی من نییە هی بابم نییە بە ناوی من نییە هی ملەتی کووردە ملەتی کورد مافی ئەوە نییە بێ لە شوێنێکی ئەوها دروستان کردووە کەپر تێک چووە بۆ نایەن چاچکەنەوە ئەندازەی پارکەکان و بڕێەوە بەرایەتی پارکەکانی کوردستانی بەرە و سەر بەخۆی چۆن داوام نەکردیا کەس نایە هیچ کەسێک نایە فەرمە ئەو شوێنە خۆشە بۆ منەوە هەر هەموو لە پێناو خەڵکی هەولێرە بەخۆم چاکردیتەوە مانهۆڵ منداڵ دێن پیرەمێرد دێن دەکەونە ناوێ مانهۆڵیان دزیە دەڵێم ئومێت خۆشناوەرن چاکەنەوە کەس نایە بەخۆ مانهۆڵی چاک دەکەمەوە جۆلەیە بەخۆم بوویمە مدیری بەلەدیا مدیری پارکەکان هەیە مدیری پارکی ئێرە هەیە مدیری ئەندازەی پارکەکان هەیە مەسعود نازانم چێ هەیە جێگری ئومێت خۆشناوە کەس نایە کەس نایە بەخۆم دەبی بیکەم دکتۆر دەبینین دەبینین لێرە ئێرە هەموو لەوە دەکەم ئێرە دەکەمە بە هەشتێک ئارت مۆڵ The City of Arts بابچینە ژۆرە شوێنێکی سەرنجڕاکێشە چۆنە بیرت کردوتەوە کە وا شوێنێکی کتێبی لێیە و شوێنێکی سەرنجڕاکێشە بکەیتە ڕێستورانتێکی لەم شێوازە لە بەرەوەی کورد پەتاتەخۆرە حەزی لە خواردنە زیاتر بڕۆ ئەمپایەر ئەو شوێنێکە هەیە هەر هەموو خواردنە کتێبخانەی لێ نییە لە گەلەری شانەدەر یەک کتابخانەیە گچکۆکە دادرایەوەتەوە من ئسلوبی کتابخانەشم لێرە دگۆڕیە ئێرە شێرزاد حەسەن ئێرە بەختیار عەلی ئەوێ مەسعود محەممەد قوربانی ڕێبواسیوێنی لە ئێستاوە حازرم کردیە ئێرە توزانم سەرۆک بارزانیشم بینی لێرە وێنی سەرۆک بارزانی مەگەر لە چۆت دیش لێرە دانرا بوو مێورێن سەرۆک بارزانی جێی تایبەتی خۆی هەیە جیاوازە لەگەڵ دکتۆر بەڵێ ئەو کارەی کە ئەنجامت داوە ئەمە بۆ بژێوی کارێکی مادیە یاخود بۆ بەرە پێشبردننی من معاشی خۆم بەشم دەکات دەتانم هەر جاری بچمە وڵاتێک بخۆم بەس دەمەوێت لە هەولێر دڵی خەڵکی هەولێر خۆشکەم و شاری خۆم جوانکەم ئەوە شێرزاد حەسەن مەوەسمە وێنەیە شێرە قوربانی ئەو ڕسمەی بەخۆی نییە لە لای من هەیە باوەشی چۆن بە کتێبداگرتەوە دەوێتی ئەوە شێرزاد حەسەن ئەم وێنەیە دوای ڕێکی دەخمەوە ئەوە زمانی کوردیە یعنی کە دەیتە سەرەوە بۆچی زمانی کوردی زمانی من کوردی نییە ئێوە زمانی کوردیە مەبەست لە وێنەیە چییە دکتۆر مەبەستمەوەیە کە زمانی کوردی با بڕۆین پێڕاکاندانی ناکەی کێشەمانە دکتۆر داد ناحیران ئەمە بەش بەشە ئەمە لە کتێبخانەیەکی تەواو دەچێت کە بۆ خوێندنەوەی کتێب بێ ئێرە چۆنم کردیا مەسەلەن ئێرە ئەو لێکۆڵی نەوانەی لەسەر ئافرەت نووسراون و هەروەها بەرهەمی ئافرەتانیش شاعیرە نووسەرە کتێبی نووسە ئەوە بەشتی بەشەکانی دیکە لێرەدا دەرێم و ئەو گۆڤارانەی لەبارەی ئافرەت دەرچینە ئێرە
ئەوەیە ئەو بەشە مۆسیقایە ئێرە هۆنراوەیە ئێرە ڕسمە ئەو بەشە فەڕەنسیە یعنی بەش دامناوە ئەو زاویانەی ئەو لای هی ئێرە جۆرە کتێبێکە ئێرە جۆرە کتێبێکە ئەو زاویەیە جۆرە کتێبێکە یعنی کتێبخانەیەکی ئەوهای کە پۆلێن کرایە بۆ مەسەلێکە کتێبی شانۆی دەوێ یەکسەر ئەوێ ئەو ڕێزام و شانۆیە یەکە کتێبی ڕێبوار سیوێلی دەوێ مەسەرەن ئەوێ هەمووی ڕێبوار سیوێلیە یەکە کتێبی مەسعود محەممەدی دەوێ یان شعری دەوێ جودام کردیتەوە هەموو تێکەڵ بەیەکدری نەکردێ بەشە بەڵێ لێرە کە بینیم ینی شوێنەکە بە ناوی ڕێستۆرانتی پەتەتە خۆراکە وایە چ خواردنێک زیاتر لە ناو ڕێستۆرانتەکە گرنگی پێدەدرێ پەتاتە ئەنواع ئەشکال پەتاتە ئەوەی حەزی لە پەتاتەیە خواردنی پەتاتەی زۆر ئەو زۆر چکە پەتاتە خۆرەکان لێرە وە ماسی لەگەڵ جۆرە خواردنگەلێکی کە من خۆم ناویان لێ دەنم هەر خواردنی کوردی نا خواردنی کوردیش مەنزەڵدا دەندرێ دێن بە مەنزەڵ دەبن ئەوها ژن هەیە کارمان بۆ دەکەن ئاسایی بپرسم حەزت بە کامە خواردنە توچمەم زۆر حەز لەیە خواردنی قەڵاتێکانە لێرە شوێنێکی سەرنجڕاکێشە دکتۆر لێرە شوێنێکی سەرنجڕاکێشە دەبینین بە تایبەت لە وەرزی هاویناندا ئەوە هێشتا ئیش تێدا دەکەین ئیش تێدا دەکەین یعنی مایتی ئەو ڕێستۆرانتانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە دکتۆر بەڵێ تا چەند لێ ڕازیت لە هەولێر ڕێستۆرانت لە کوردستان بەگشتی ڕێستۆرانتی خۆشە لێرە بە تایبەت دۆ خواردانەی کە بڵێن مارکەیە و لە ئەمریکا دێن و لە ئەوروپاوە هاتوون و ڕێستۆرانتی زۆر مهمە کەسانە لێرە کار دەکەن دەبێت چ مواصفاتێکیان هەبێ ئەوانی لێرە کار دەکەن لە لای جەنابن هەمویان کوردن دەبی کورد بن نا شەرت نییە بەس هەمویان حالی حاضر کوردن یعنی کارمەندیشی داناوە کارمەندم داناوە سبە هێوارێ دێن ماسیمان بۆ دەکەن تامی یەک دوو خواردنمان کردووە بە دڵم نەبووە ئەوانمان لادا هی دیکەمان هینە ینی بە ئیختیبار خواردنە کارمان هێنەیە تا ئێستا دوو چێش دوێنەرمان ئیلغا کردەوە بە دڵمان نەبوو بۆ خۆم تاوم کرد بە دڵی من نەبوون لام برد ینی بە دڵی دکتۆر نەبێ بە دڵی من پێوەرم لێرە چۆن لە ئەدەبیاتش پێوەرم دکتۆر کێ بۆی نییە بێتە ناو ئەم ڕێستۆرانتە پیا و بە تەنیا بە تاقی تەنیا نابێ بێ ئیلا ئیدارە بیناسێ شکاوە لە هەموو شوێنێک پڕە لە سەرخۆش و چیوانە یەک کەس بۆی هەیە عایلەیەک ئیزعاج بکەوە ئەوی یەک کەسە ینی دەبی سینگل ناو قسەی نەکەی من دەڵێم قوربانی سینگل بابێن بەڵام دەبێ بزانم چێە بیناسیت وە زیاتر گرنگی بە خێزان دەدرێت بزەبت بە خۆشەویستی بە هونەر هیچ کەسێک ڤیتۆی لەسەر نێ برێ بەرپرسێکە ناوێت ئێرە بەرپرس بەرپرسێکی باڵا بێ لە هەرێمی کوردستان ئەنی ڤیتۆ لەسەر هیچ کەسێک نییە بە هیچ شێوەیەک تا دەگاتە سادی پیرە بۆ برادەر بەچکە ئەنی ئەو ئاساییە بێ دەڵێم تا دەگاتە سادی پیرە و قسە چێ لەسەر شاری هەولێر کە بینیمان یعنی بە گەنج و بە پیر و بە منداڵەوە یارمەتی خەڵکی چەمچەماڵیاندا هەولێر ئەخلاقێکی لە ساڵانی سیەکان نە چلەکان لافاوەک لە سلێمانی بووە پارە کۆکرایتەوە بۆ سلێمانی پیربار مەحموود یەک کتابی نووسیوە بە ناوی لافاو ئەو هەیە هەولێر
وابزام سلێمانیش درێغی نەکرد کاکە بینیمان بەڕێژەیەکی دهۆکیش دهۆک یعنی چونکە تراژیدی بوو ناخۆش ماڵی منیش وێران ببێ هەسە من حەز ناکەم ماڵم وێرانیش بووە و منت تشم بە کەس نەبووە من سەمسەماڵێکی ئازام دکتۆر سەمسەماڵیش ئازایە بەڵام چ بکە فەقیری هەرەوەندەی پێ دەکرێت فەرهاد پیربال سەمسەماڵێکی ئازایە ئەو قسەی دزانیمانە چە یعنی سەمسەماڵ کرد بەس فەرهاد پیربال نەکرد سەمسەماڵ پارەی وەرگرت بەڵا فەرهاد پیربال پارەی لە کەس نەگرت لە کەسی وەرناگری بڕیاردەوە پار لە کەس وەرنەگریت بۆ سابینیمان بە ڕەنج و ماندووبوونی خۆت لێرە نوژەن کردەوە من پارە لە خەڵک خەڵک نا مەسەرەن ڕسم ناگرم زۆر کەس دەرێ بۆ ڕسم ناکەی پارە جارێک قەرارمدا ئەوها 2-3 ساعت بە شەرەفم یوەها و 15,000دا دەگۆ بەس ڕسمەکت لەگەڵ بگرم بە شەرم بە خۆشتیوە لە زیاتیەوە گوتومە من ڕسم لەگە پیاوان ناگرم بەس لەگە ژنان دەگرم بۆ ئەوی ئەو هەموو پیاوە لە کۆڵم بنەوە لە کۆڵم بنەوە هیوا هەیە دەرێ دەرێم ڕسم لەگەڵ پیاوان ناگرم بەس لەگە ژنان دەگرم هیوا هەیە دەرێ ئەوجە پیاو مایە کاک فەرهاد تێدەگەی چکە پیاو زۆرە دەمەوێت لە کۆڵم بنەوە ژن کەمن یعنی دووسەیەکن لە زادەی لەولا دێ دوو ڕسمەکەی دەگری و حیرانی وم دەڕوە ڕسم لەگە پیاوان ناگرم دکتۆر ئەگەر پێشنیارێکت بۆ بێ بڵێن تۆ کەسێک لە ڕووی معریفی و ئەکادمی و فەیلسوفێکی کورد دەتکەین بەسەر و کۆماری عێراق وەری دەگریت شەرتم دەبێ وەک سەلاحێتم زیاد بکرێت بەو شێوەیە کە خۆم دەبێ یەکەم کارت چی دەبێ یەکەم کارت کە بیکەی پاژەوەی کە شەرتەکانی قبوڵ کردم پەرلەمانی کوردستان تێک دەدەم سیستەمەکەی چکە ئەو پەرلەمانی ئێستا سیستەمێکی حزبی هەیە ئەمن دەیکەمە سیستەمێکی کۆمەڵایەتی کرێکار چینێک ئەوە لیستێک کرێکار ڕبعێکی کوردستان کرێکار ئەوەیە برام معاشان کەمە ژیانیان کوولە مەرجە کرێکاریش پارتی با لە ناوبی کرێکاری یەکێتی لە ناوبی کرێکاری عەلی باپیری لە ناوبی کرێکاری یەکگرت و ئیشوعی بەس لە ناو لیستەکە دیفاع لە کرێکار دەکەن لیستێکی تر جوتیاران جوتیاری سلێمانی با هەر هەموو یەکێتیوی هیچ جۆملێ نییە جوتیاری هەولێرێ با هەموو پارتیوی هی دهۆچێ هەموو با یەکگرتووی کەیفی خۆیتان بەس لە ناو ئەو لیستە جوتیار گوند نشین دیفاع لە جوتیار و گوند بکە دیفاع لە هەنار بکە دیفاع لە ترێ بکە دیفاع لە تەماتە بکە بەرهەم بهێنرێ بفرۆشرێ بازاڕی هەبێ کە دەفرۆشرێ گەرەنتی هەبی یەکسەر پارەکەی بداتەوە گەنم برنج دیفاع لە برنج دەکەم ئەمن لە گەنم دەکەم لە شفتی دەکەم تێگەیشتی لیستێکی تری تەڵەبە خوێندکاران های تڕحێو قوتابیان های تڕحێو ئەو پارتیە و یەکێتی سەرچاوم بەڵام لە ناو لیستی خوێندکار و تەڵەبە دیفاع لە پارتی یەکێتی ناکە دیفاع لە حەقی تەڵەبە دەکەی ئەگە پارتی بی ئەگە یەکێتی بی ئەگە گۆڕان بی ئەگە هەرچ بی لیستی پێشمەرگە نابی دەبابێ هەوی قوربانی پێشمەرگە بم جوندیەکی فەڕەنسی هۆمۆسێکسوێل لە جوندیە $1 دەفتەر وەردەگری باشە کەواتە دیفاع لە پێشمەرگە دەکەم لیستێک لۆ پێشمەرگەدا دەنێم کە دیفاع لە حەقی خۆی بکە
نەک قوربانی جەنابی سەرۆک بم چاوی لە دەستی جەنابی سەرۆک بی کە ئیمکانیەتیش نییە هەر ئەوەندەیە چکە بەغدا بەخۆی معاش پێشمەرگە نانێری ئاگات لێە دەلێ دەبی لا بردرێ بەڵام پارە دەداتە حەشدی شابی وەیە لیستێکی تری ژنان کاکە لیستێک بۆ نەتەوەیەکان لیستێک بۆ ئاشووریەکان لیستی مامۆستایان تڕعەیە مامۆستایانی ناڕازی پێم دەگوتن لیستێک دانە نەگەر ڕاز دەکەن مامۆستا با پارتی بەبایەکی ببا گۆڕامی باە گرتووی باچبی بەس دیفاع لە مامۆستا بکە برام ئەوە مامۆستایە لە بنەوانیە لەگەڵ ئەوەی ئیش دەکا ڕێیان کلدانی باشە ئەوە دەگۆڕم ئەوە لیژەوەی دەکەم سەلام لە سەرۆک کۆماری ئێستامان ناوی چیە دکتۆر عەبدوڵەتیف بەرزنجی سەلامی لێ بکە بەزاگات لێوی شەوەش نەبی وەربگەڕێ لاقی بەلایەکدا بڕۆ تێدەگەی سەرۆک کۆمار ئەوەیە برام بەڵام ئایا ئەوە خەونە یان نا باس نەکەوت ئۆکەی لەبەرەو قسانەیە دەلێن شێتان قسەکانم ڕاستە و حەقا و ئەگەر جێبەجێ بکرێ هەر هەموو ملت دڵی خۆش دەکرێ وایە چکە ژیانەوە دەگۆڕە برام پێت باشە گەنج لێرە کار بکات لە هەرێمی کوردستان یاخۆت بچێتە دەرەوە کە بەشێکی زۆریان چوونەتە دەرەوە بەشێکیشان دەڵێن خۆزگە هەر لێرە کارمان کردبا بژێ ژیانمان دابین کردبا ئەمن لۆ خۆم پێم خۆشە ئەو کەسانەی ئازان لێرە بمێنەوە بەڵام ئەوانەی زۆر مادی بوونە تااقەتیان نییە یان پێویستیان بەوە هەیە کە عەقڵ بێتەوە سەرخۆیان نیشتیمان چییە با بڕۆن بە زەوانەی ئازان من یعنی دڵم دێشێ ئینسانی ئازا ئێرە بەجێبێلی زۆر ئازا لە ئەوروپاشان هەن هەزەکەمەوانیش بێنەوە شەڕەکە لێرە بکەن نەک لە یوتیوب و لە ڤیدیۆ لە تیکتۆک و لەو شتانە ئێرە ئەمری واقعە زۆر کەسیشغاریدایە ڕەنگە من تاقانە کەسێک بم غارم نەداوی هەمووش پێم دەرێن لۆ ئێرە بەجێ نایڵی نەخێرێ لە بەجێ نایڵم ئێرە دەگۆڕم دەیگۆڕید تڕحەیە دکتۆرجان ئەم شەو زۆر کاتمان گرتی جانی منی زۆر سپاس بۆ ئەو کاتێک کە بە پایتەخت میدیات بەخشی عەزیزی سەرچاوم بینێرانی پایتەخت میدیا ئەمە قسەکانی دکتۆر بوون و لە ماوەیەکی زۆر نزیکدا ڕێستۆرانتەکەی خۆی دەکاتەوە یەکشەم کاتەکەشمان پێ ڕۆژی یەکشەم لە سەعات 5 ئێوارەوە ئێرە بەدڵی ئێوەیە 21 مانگ حەیرانت خۆشحاڵ بووم خۆشحاڵترم دکتۆر ئێوە پایتەختێکی فعلەن جوانن ئەمە قسەکانی دکتۆر بوو و وەکو خۆی ئاماژەی پێکرد ڕۆژی یەکشەممە کاتژمێر 5 ئێوارە لێرە دراوشاوە دەبێت و هەموو خاڵێک دەتوانێت سەردانی بکات